ئێستا باچین ئەو نەخۆشیە ببینین زانین حاڵەتەکەی چۆن بۆ و ئێستا هەستی کۆ چەند ڕۆژە لێرێ دکتۆر؟ ئەوە لەبەر ئەوەی ئەوە سێم ڕۆژیتی عەفوەن باسی دایە گیان ئەوە باسییان کرد گوتیان یەکێک مەعیدەیە بردراوی بیبینین ئەمەش گوتیم میوانێکمان هەیە گوتم لە سلێمانی ڕاهاتیە ئەوجا گە دابنیشی دابنیشە قسەکی مەسی دەتوانی زۆر باشە ئەوڕۆ دەینێرینەوە سلێمانی دۆرە بسڵمانە من چۆن هیچم لێت باشە با ئەوەی بپرسم کو بوو قەراردا بێ لای دکتۆر دلێ قەرارە مابیدۆکانیم بینی خەستخانەکەم بینی ئەڕۆمە لای ئەو دکتۆرە بە ڕێز ئەمەلیاتەکەم واتە لە ڕێگەی ڤیدیۆکان بەڵێ لە ڕێگەی شتەکانیەوە لە ڕێگەی نەخۆشەکانیەوە کە کردبووی هەمووی سەلامەت بوو لە ڕێگەی دەم و نفوستی خۆیەوە کە کابرایەکی نوێشکەر و بستۆڵمان وتە دەهینا یعنی دەست با لە هەر شتێکەوە شیفامان بۆیێت باشە ئەگەر ئاسایبی بپرسم لێرە چەندت پارەدا ئەتەوە لێرە من حتا ئێستا 3 میلیۆن بە دوو بۆیان کردوم ئەو نشم خرج کردو بە ڕێگا و بە دەرمان و بە پەحس و ئەلحەمدوللا و نەجاعەتێکی باشیشی هینایە من هەر یەکسەر یەکەم ڕشتم خواردوێتەوە نە ئەڕشێمەوە یینە دڵم تیا کاڵ هەڵیێت یعنی زۆر باشە داجان چیان پێت گۆ کە گوتیان دەبی بچی ئەمەلیاتی ماعیدەی بکەی گەدەت نەشتەرگەری بکەیت کەس پێی نەوتم لەوێ باش خۆم هاتم بۆ ینی خۆم بڕیارم ماوە من ڕەبۆم هەیە خۆم باشە خۆم کارمەندی تیشکم 27 سال لە بەشی تیشک لە سلێمانی ئیشەکەم باشە کارمەندی سەحەم لە بەشی تەواری ئیشم کردووە بەڵام ئیتر من تووشی ڕەبۆ بووم کە تووشی ڕەبۆ بووم چوم لە خەستخانەی ئەڵمانی هەیە لەوێ لای دکتۆر هادی بەڕێزە زۆر وەکو ئەم دکار دکتۆرە وایە زۆر بەڕێزە زیرەکە خەوانمی 15 ڕۆژ لەوێ بووم بۆ ڕەبۆکەم شکر بە سەلامەتی ڕەبۆکەم تێپەڕان باش بووم جارێشتە باشم ئەنجا ئەم شتەنیە زەختم بەرزە بووە خێرە لە خەستخانەکە ئەچۆ 25 زەختم نەهاتە خوارە بە هیچ شێوەیە لە دوایە شتێکیان جیازێکیان بووە ناموتێمە یەکەم جارە بوومان ناتۆم جیازە دایان نابووم کردیان بەلوتمەوە بەمانەم و تا بەیانی کە بەیانی دەرکەم لە جیازەکە من ئۆکسسیجین بە شەوان بۆ مێشکم ناچێت ئەچێت بەس بە کەمی لە سەیە هەفتە ئەچێ بۆ مێشکم وتی ئەبێت جیازێکە بۆ بکڕین خۆت بیکڕەفتم پارەم نییە وتی بەهەش وەرەقەیە دکتۆرتی خەمی تۆ ئەخۆم خەمن نەبێت بەهەرونیە من ئامادەم بۆت پەیاکەم جیازیان بۆ پەیا کردم هەر بەستەی دەهینی دەرمان فرۆشەکان ها بڵین شەریکەی دەرمان وتی بیان من بۆیە کڕین بۆش ئافرەتە بۆیان کڕین بۆیان نامە ماڵەوە جیازەکە حتا ئەم دەقەیە بەکارم نێنا بەکارم نێناوە ئێستش وتم هەتا نەچم لای دکتۆر دلێر ئەم شتە پیشانی ئەو نەیەم نە ماعیدەمە بڕم نە ئەم جیازە بەکاری نانم کە هاتمە ئێرە پیشانە ما عەسرەکەی ئێوارەکەی وتم ئەمەشم بۆ سێر کە لەگەڵ فەحسەکانە وتم وتیان نەزەڵدەیەکی قورس بەڕێوەیە بۆ مێشکت باشە ئەم زەردەخەنەیە گرتی و کە پێکەنی من دو ئاسوودە بووم زانیم بۆچی واڵێت باشە دەیاجان وەزنت چەند کیلۆ بووە؟ 121 کیلۆ باشە دکتۆر مەسەلەن ئەگەی کە وەزنی بەم شێوەیە بیتن بەهۆی ئەو نەشتەرگێریەوە چەند لە وەزنی دێتە خوارێ؟ 3 ڕقەمی دەکەنە 2 ڕقەمی 3 ڕقەمی دەکەینە 2 ڕقەمی چەند بووی 121 یعنی 1 3 ڕقەمە دەکەینە 2 ڕقەمی یعنی دێتە خوار 100 بەتەکید لەوانەیە ئەو احتیمالیە تا 85 کیلۆ بێت ماشەڵڵا بە چەندی دەخایەنیت 1 ساڵ یارمەتی دەدا 1 ساڵ مانجی یەکەم سەتادەی وەزنە زیادە مانجی دوم سەتادا دوای دەمانکەی تر 105 وەزنی زیادیدا دەبەزی بە مەرجەکی لەگەرمان بەردەوام بی ئەمە لەناو واتساپ گروپی داخل دەکەین ئەو یەک کوڕەکەی لە خارجە کوڕەکەیمان داخلی واتساپ گروپی کرد گوتیان بەردەوام تەلەفۆن دەداکەم دەکەم تعلیماتەکانی پێدەرێن زۆر باشانی ئەوەش وەکو یعنی شتێکی زۆر باشە گۆ گروپتان هەیە ئاگاداری نەخۆشەکان دەبن بەردەوام هاوکاری دەبن چ بکەم من لەو عەمەلیاتەیە 1 دینارم وەرنەگرتیە ئەمن وەکو دکتۆر دلێر تێدەگەی ئەمن ویستم بیکەمە تێشی و قیامەت ئەلحەمدولیلا ئەو 2 میلیۆن دینارەش کە وەردەگیرێت لەو کەسانی کە فەقیرن خدماتی ئەو عملیاتەیە ئەمە هەموو نەخۆشەکان داخلی عنایی دەکەین طبیعی ئەوە ترسی هەبوو کە تووشی جەڵتەی ببیتن ئەمە هەستان ئێستا ترست مایە ترسمان لابرد کەواتە ئەمە ترسمان لابرد زەردەخەنەمان گەڕاندەوە قەلەقیمان لابرد خزمەتمان کرد چەند قەلبت خۆشە ئێستاکە باشم زۆر باشم بەڵام ئیتر ئەگەن
وتوشي مصافحاتي أول دواء كان نبمع كببودي ما هو أمش سالم تشبعي تريش كشيء كمية من زمان الددمة توا رقم يخوم لكن رقم الشخصي من ددمة نخوشة كان أنا إن شاء الله يسي أنا من هات مو يكسر بي بمولاي دكتور دلير بو هولي غير يكسر بي مولاي سردان ما يشوف أنا كم بيناس داني بتني هات الوفعل هل خوي جاي بو ثابت كدم خواردني دعوتي كدم خواردني بو كريم خوا هموتا دعاء بو كان بو دكتور دلير حموتا بعام غير كان إن شاء الله إن شاء الله دستان خوش به إن شاء الله نخوشكشتان بتندرستيكي باش غير زي به الله إن شاء الله أما دمي روجا كبيه بكنم هم دوري برم لبون بقريه تويشي أو روجي ببين حز دكم بيه بكنم همو دوري بر لبون بقريه أو بيوفاينيا لبي انتظار تندكم دعاء لبو هم تندكم هم تندين باش إن شاء الله تمن دريج وتمن بركة بدكتور جان لو دنياي ميواني هم عندروي بس مهم روجا كيف كاني دوري بر تمو لو بقريه لا بشاني دكتور من سير رجع مع أخونا كشيء دكتور لا لا شيء أنا مشي لي هيج مش كم بيبي شيء دو رقمي مسوقرة دستان خوش به إن شاء الله باش مواعيدك كيف يبغى بس ساوات استا أسود يوم تدقينيته أهم تدقيني سلامتك إن شاء الله داعي ورا بولام لا دوري قارب إن شاء الله سلامة دي سرتاو أنا تكوني وشي داعي مني سرتاو كم سرتاو دست خوش به دستان خوش به إن شاء الله سلامة دي بيتن دست خوش به فرمو دكتور جان